هەکار ئەوەی کە دەیبینین لە کوردستان ئەوەیە کە بە بەردەوام فستیڤاڵی جۆرا و جۆر کۆنفرانسی جۆرا و جۆر هەر لە فستیڤاڵەکان پەیوەستن بە زانیاری و زانستەوە و کۆنفرانسەکانیش بە هەمان شێوە کۆنفرانسە پزیشکیەکان زۆر لە هەرێمی کوردستان ئێستا ئەنجام ئەدرێت جا ئەمڕۆ دەمانوێت سەبارەت بە یەکەمی کۆنفرانسی دژی دژە میکرۆب لە هەولێر کە بەڕێوە چووە قسە بکەین بابزانانی ئەم کۆنفرانسە بە چ ئامانجێک ڕێکخراوە مەبەست لێی چییە و چەندێک بەردەوامە بێت هەموو ئەمانە لەگەڵ دکتۆر بارێف زاهیر نەقیبی سندیکای دەرمانسازانی کوردستان گفتوگۆی لەبارەوەکەین و بەخێر هاتن تەکەین و بەیانیت باش دکتۆر. بەیانیت باش بەڕێز دکتۆر بارێف لەوە دەست پێ بکەین ئێستا لە هەموو ماڵێک دەرمانەکانی ئەنتیبایۆتیک دەست دەکەوێت وای لێ هاتووە ینی هەمومان بەکاردێنین ڕۆژانە مەترسیەکانی چی ئەگەر لەوە دەست پێ بکەین. بەڵێ بەیانی هەموو بینەران باش مەسلەی ئەنتیبایۆتیک یاخود دەرمانی دژە مایکرۆب بۆ بە ئێستا لە هەموو وڵاتان بۆ بە یەکێک لە کارەساتە گەورەکان چونکە ژمارەیەکی دیاریکراو لە دەرمانی دژە مایکرۆب لە عالەم هەیە لە جیهاندا هەیە ئەمانە لە دژی هەر ڤایرۆسێک یا هەر مایکرۆبێک کە لە لەشی ئینسانە تووشی نەخۆشی ماکە ئەمانە لە دژی ئیژەکەن و لە ناوی دەبن بیهێنە بەرچاوی خۆمان ئەگەر هات و یەکێک بە مایکرۆبێک تووشی هەوکردنێکی بەسیط بوو و ئەم دەرمانانە کاری تێنەکرد ئەمە بێ بە کارەساتێکی گەورە لە کوردستان لە جیهان بەعام ئەم کێشەیە بەرەو زیادبوونێکی بەرچاو ڕۆشتووە بە تایبەت لە کوردستان و لە عێراق ئەم دیاردەیە زۆر پەرەیسەندووە واتە بەرگری مایکرۆبەکان لە دژی بەکارهێنانی دەرمان زۆر زیادی کردووە. مەسلەی ئەم بێرۆکەی ئەم کۆنفرانسە لەوە هات کە بتوانین بە هەموو لایەک لە هەرێمی کوردستان و دوای ئەوەش لە عێراق ڕێگا بگرین لە بڵاوبوونەوەی بەرگری مایکرۆبەکان لە دژی بەکارهێنانی دەرمان. باشە دکتۆر بارێف زانانی لە هەموو ماڵێکە دەرمان دژە مایکرۆب هەیە. بەڵێ فەرموو ئەم دەرمانانەی کە لە ماڵان هەیە یاخود خەڵک بە ئاسانی بەدەستی ئەکەوێ لەو شوێنانی کە دەرمانی تیادرێ بە نەخۆش چکە خۆتان نەزان شوێنی فەرمیمان هەیە شوێنی نافەرمی هەیە خەستەخانە تایبەتەکان هەیە خەستەخانە حکومیەکان هەیە زۆر شوێن هەیە کە دەرمانی تیادرێ بە نەخۆش هەر کاتێک کە نەخۆش یاخود هەر کەسێک بە ئاسان ئەم دەرمانەی بەدەستکەوێت بەبێ سانسۆر بەبێ فەحس بەبێ کەلچەر بەبێ ئەو شتانە دەستی کەوێت و بەکاری بێنێ ئەمە چانسی دروستبوونی بەرگری دژە مایکرۆبەکان بە شێوەیەکی بەرچاو زیادەکە هەروەکو ئەوەی کە ئێستا ئیبینین کە زیاتر لە 180 مایکرۆبەکانی کە تووشی نەخۆشیمانەکەن تقریبا بەرگرن بۆ هەموو ئەو دەرمانانەی کە بەکارهێنرێ. باشە دکتۆر بارێف دەبێت بزانم گرنگی ئەنجامدانی کۆنفرانسێکی لەم شێوەیە بۆ هاوڵاتیان چییە؟ باسیەوەت کرد کە لە ماڵەکانە هەیە بەس چۆن هاوڵاتیان سوودمەند دەبن لە کۆنفرانسەکە چونکە ئێمە زۆر جارەیە کۆنفرانسێک کە ئەکەین بابەتەکە با بڵێن بۆ نمونە بابەتی شێرپەنجەی مەمکە بەڵام ئەوەی کە بەشدارەتیایە هەمووی پزیشکە ئەو خانمانە لە چۆن کە ئەبێ بینەر و بیسەری ئەو بابەتە بن کە لە کۆنفرانسەکە باسەکرد ئێستا ئەم کۆنفرانسە چۆن خزمەت بە هاوڵاتیانەکات کوێن بەشدار بووان تێیدا زۆر پرسیارێکی بەجێیە بەڵێ زۆر پرسیارێکی بەجێیە من سەرەتا پێم خۆش پێ بڵێم عادەتەن دروستبوونی هەر جۆرە کۆنفرانسێک لە فکرەیەکەوە دێ یاخود لە شوێنێکەوە تووشی مشکلەیەک دەبین کۆنفرانسێک بۆ مشکلێت دروستەکەین ئەو خەڵکەی کە بەرپرسیارە لە چارەسەرکردنی یەکەم جار هەڵەسن بە کۆبوونەوەی یا ئەنجامدانی کۆنفرانسێک یا هەر شتێکی لەو بابەتە لە پاش ئەوە هەنگاوی دوای ئەوە بریتێدا ئاگدارکردنەوەی ئەو لایەنانی کە بەرپرسیارن یاخود زەحیەن بۆ دروستبوونی ئەم زۆرە ئیشە ئێمە ئەوەی کە لێرە بەشدارە لەم کۆنفرانسەدا ڕێکخەری ئەوەیە سەرپەرشت سندیکای دەرمانسازانی کوردستان ئەو کۆنفرانسە ئەنجام دەدا بەڵام بە سەرپەرشتی وەزارەتی تەندروستیە و بە بەشداربوونێکی کارای زانکۆی هەولێری پزیشکی سندیکای پزیشکانی کوردستان سندیکای پزیشکانی دانی کوردستان وهروەها بۆردی کوردستانی بۆ دیراسەتی پزیشکی بە ئەم مێمبەرەی کە دروستمان کردووە ئەم کۆمیتی کە دروستمان کردووە ئەو کۆمیتیانن کە بەرپرسیارن ڕاستە و خۆ لە چارەسەرکردنی ئەم کێشەیە چکە ئێستا ئێمە لە تەوری ئەوە دانین کە بڵێن کێشە هەیە یانیە کێشەکە هەیە چۆنێتی دروستبوونی مۆزۆ ئێشترە بەڵام چۆنێتی چارەسەرکردنی چەند لایەنێکی پەیوەندیدار هەیە هەنگاوی دوای ئەوە چێت تەبان ئێمە بۆ ناوەستین
تەنها کۆنفرانسێک ئەنجام دەین و باسی بکەین و قسە بکەین و دوایی بڕۆین. ئەو بابەتانی کە لەوێ بازەکرێ بابەتی زۆر گرنگن. تەوسیەی یاخود ریکۆمەندیشنی ناو کۆنفرانسەکە کە بە ئامادەبوونی ئەم بەڕێزانە ئەم زانایانەی لەو مێمبەرانەوە هاتوون ئەم تەوسیانە بەڕێ ئەکرێ. یەکێک لە تەوسیەکان کە جەماعەت هەمووی لەسەری کۆکن کە لەم مؤتەمەرە و لەم کۆنفرانسە دابنرێ بریتێ لەوەی کە لە پاش تەواوبوونی کۆنفرانسەکە دووشت بکرێ. یەکێک کۆبوونەوە لەگەڵ ئەو لایەنانەی کە ئەچنە ناو خەڵک و پەیوەندی ڕاستەوخۆیان بە خەڵکەوە هەیە بۆ بڵاوکردنەوەی ئەو شتە. دووەمیان ئەوەیە لە وەزارەتی تەندروستی کۆبوونەوەیەک ئەنجام بدرێ. ئەم کۆبوونەوەی ئەو لایەنانەی پەیوەندیدارن بە تەنفیزکردنی تەوسیەکانی ناو مؤتەمەرەکە کۆبوونەوەیەک ئەنجامدەن بۆی میکانیزمیش چاکدانێن بۆ ئەوە. وە خۆمان وەکو لێژنەی ئامادەکاری کۆنفرانسەکە هەڵدەستین بە فۆلۆ ئەپ و بە دوواداچوونی جێبەجێکردنی ئەو مەوزوعە. یەکێ لە شتەکان حەز دەکەم پێ بدەم دامان ناوە ئەوەیە وەکو هەموو وڵاتان ڕۆژێک دانین بۆ بەرەنگاربوونەوەی بەرگری مایکرۆبەکان دژی بەکارهێنانی دەرمان. ڕۆژێک تایبەت بکەین بە ڕۆژێک لە کوردستان کە بریتی بە لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی ئەم جۆرەشتە و ساڵانە دووبارە بێتەوە. ئەمە یەکێک لە هەنگاوە باشەکان چکە ئەم کێشەیە تاوەکو ئێستا بە شێوەیەکی بەرچاو تیشی لەسەر دانراوە بە شێوەیەکی بەرچاو میکانیزمی بۆ جێبەجێکردنی ئەوە دانراوە هەتا ئەو منەظەمانەی کە هەشە منەظەمە دووەلیەکانی کە لە کوردستان هەن تەنها تاوەکو ئێستا ئیشیان کۆکردنەوەی داتا بووە بە هیچ شێوەیەک نهاتوون چارەسەرێکی مەزبوط بۆ ئەو مۆزوعە یاخود میکانیزمێکی باش بۆ ئەو مۆزوعەدان. ئێمە ئەو لایەنانێک بۆم باس کردی ئەندامن لە کۆمیتی بڵین ئامادەکاریەکە ئەم لایەنانە خۆمان بە بەرپرسیار دائەنێن بۆ ئەوی میکانیزمی چارەسەرکاری بهێنینە سەرمێس. دکتۆر بارێف ئێستا هەمومان ئەگەر خۆمان نەبێ خانەوادەکەمان ڕۆژانە تووشی هەندێک بابەتی سەرەتایی با بڵێن ئازاری سەرەتایی دەبێت وەکو ئازاری ژانەسەر ئازاری پشت و شان و مل و هەموو ئەوانە ئەمە جگەلەوەی کە خێرا پەنا بۆ ئازارشکێنەکانی وەکو ڤۆلفاست و برادەرەکانی دەبین هەندێک جاریش لە ناو مەجلیسێک دانیشتووی هەر کەسێک ڕێنماییەکەت پێدا ئەوە بەکاربێنە ئەوە بەکاربێنە نەخۆش هەندێک جار هۆشیارێکی باشی نییە ناچار ڕەنگە هەمووی تاقی بکاتەوە. بۆچی هەوڵ نەدراوە کە تەنیا دەرمانخانەکان لە ڕێگەی ڕاچێتی پزیشکیەوە چارەسەر بدەن بە نەخۆشەکان وا باشتر نابێت؟ طبعا پێش ئەوە پێت دەڵێم ئەوەی مەسەلەکەی ئێمە لەسەر ئازارشکێنەکان نییە. مەسلەی ئازارشکێنەکان گروپێکی ترە لە دەرمان ئەوەی ئێمە زیاتر تەرکیزی لەسەرەکەین ئەنتیبایۆتیک کارەسات دروستەکە ئەگەر بێت و بەردەوام بێ و کارە چونکە یەکێک دەستی خۆی ببڕێ تووشی هەوکردنێکی بەسیط بێ لەوە چێ پێی بمرێ و کاتە ئەگەر هیچ دەرمانێک کاری تێنەکاو برینەکەی پێ چارەسەر نەبێت بۆ ئێمە لەسەرەوە ڕن کاری دووەمت کە جەناب تیشکت خستە سەر بریتە لە ئەوەی کە بۆچی دەرمان تەنها لە دەرمانخانەکانە نافرۆشێ. من نەقیبی سەندیکای دەرمان سازانیشم حەزەکەم ئەو پرسیارە بە دەنجێکی گەورەتر بکەین بۆچی دەرمان تەنها لە سەیدەلیە فەرمیەکانە وەرناگیرێت ئەو بۆ شوێنی نافەرمی لە ساڵی 2023 شوێن هەبێ نافەرمی بێ بتوانێت دەرمان بگەێنێتە دەستی نەخۆش و ئەم کارەساتە گەورەی لێت بکەوێتەوە کە 180 میکرۆبەکانی لە کوردستاندا هەیە بەرگر بن بۆ بەکارهێنانی زووربەی ئەو دەرمانانەی کە هەیە. یعنی ئەگەر یەکێک تووشی شەردێت تەنها بۆ مناڵانی داهاتوو بۆنەوەی داهاتومان بەڵکو بۆ ئەوانەی کە ئێستاش هەیە چونکە میکرۆبەکە توخمی گۆڕاوە. یعنی ئەو میکرۆبێک کە جاران ئێمەی تووشی هەوکردنێک دەکرد هەوکردنێکی سنگ هەوکردنێکی گورچی لە هەوکردنێکی میزەڕۆ هەوکردنێکی گەدە ئەو میکرۆبە گۆڕاوە جاران ئەو دەرمانانە تەسیری دەکرێت ئەو دەرمانە تەسیری ناکە بۆیە ئەم کارە تەسیری ئەبێ لەسەر ئێستا و نەوەی دوا ڕۆژشمان. بەڵێ سپاس دەکەین دکتۆر بارێف زاهیر ئەخەمە سەر ئەوەی کە شوێنی ناشەرعیمان هەیە لە کوردستان دەرمان ئەفرۆشێ بە نەخۆش. بەڵێ پەیامەکەتان گەیشت دکتۆر بارێف زاهیر نەقیبی سەندیکای دەرمانسازانی کوردستان لەگەڵمان بوویت و سپاس دەکەین.